جارێکی دیکە قەیرانی کەمی بنزین ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە و بەهۆی کەمی بنزینەوە ماوەی 2 ڕۆژە بەدەیان ئۆتۆمبیل لاسەرەدا دەوەسن بۆ وەرگرتنی بڕێک بنزین. هاوڵاتیانیش دەڵێن حکومەت ساڵی جارێک ئەو قەیرانە دروست دەکات. بلا دەکەن کەیفی خۆیتە بازاڕێ دەفرۆشن ئەوم عالەمە چ دەکە ئەوم بنزینە لە چێ دێ هەمووی خۆمانە بڕۆ کەلەچێ بڕۆ بە هەزارات ڕێ لە ڕاوەستایە چێوە دەچێ بنزینە کاکە وەخت خۆی سەدام حوسێن ملەتی دەکوژ باوە بەس ئەوانە بە خەم دەکوژن بەس بە خەم بەبێ ئاسانکاری ملەتەکەی دەکوژن نیوە ملەت تووشی سەرەتانی بووە بەس خەم و خەفەت بەخوای وەرە بڕۆ هەر کەسە چیفە عەسکە بزانێت چەند نەخۆشی هەیە چەند دەردی هەیە لە خەم و خەفەتی ئەو حکومەتەی. بەرپرسانیش دەڵێن ئەوەی کە دۆخەکەی دروست کردووە هاوڵاتیان خۆیانن. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتەکانیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێن هەڵبژاردنەکانی تورکیا وای کردووە قەیرانەکە دروست بێت چونکە سنوورەکان داخراون و بەشە بنزین نایەت. قەیرانی نەبوونی بنزین هەیە لە شاری هەولێر و هەروها لە قەزا و ناحیەکانیش هەیە. ئێمە دوێنێ لە ئەنجومەنی پارێزگا بانکێشتی سەرپەرشتیاری بنزینخانەکانمان کرد و لێمان پرسی بۆچی وایە وتی ئەو کێشەیە پەیوەستی هەیە بە لەگەڵ هەڵبژاردنەکانی تورکیا چونکە هاتوچۆ نەبوو لەو 2-3 ڕۆژێک کە هەڵبژاردن دەکرا. چەند ڕۆژ پێش ئێستا بەهۆی خراپی کوالیتی بنزینەوە بەدەیان ئۆتۆمبیل سوتاون و بەسەدان ئۆتۆمبیلی سفید پامپەکانیان سوتاون. بەڕێوەبەری سوتەمەنی هەولێریش دەڵێن لە ماوەی کەمتر لە 2 ڕۆژدا چارەسەری دەکەن. ئەو کۆمپانیایی کە بۆندی هەبوو لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کە بنزین دێنێ بۆ کوردستان بۆ ماوەی چەند ڕۆژێک کە بنزین بۆ هۆی ئەوەی کە بنزین نهێنێ هەتا ئێستش نەیهێناوە بەڵام لەم 1-2 ڕۆژە ئینشەڵا ئومێد دەکەین کە ئەو کۆمپانیایە کە لە تورکیاوە دەیهێنا بیهێنێ. 2-3 ڕۆژ ئێستا 4 بۆند واژوو کراوە لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان بۆی کە هەتا ئەو کۆمپانیا تورکیەکە بنزین دەگاتە ئێرە ئێمە بەشە بنزینی تەواومان پێ بگات. لە سنووری پارێزگای هەولێر 135 بنزینخانە هەن و پێشتر ڕۆژانە 2 ملیۆن لیتر بنزینیان بەسەردا دابەش دەکرا بەڵام ئەم 2 ڕۆژە 1 ملیۆن و 700 لیتر بەسەریاندا دابەش کراوە. بۆ چارەسەرکردنی گرفتەکەیش وەزارەتی سامانە سروشتەکان گرێبەستی لەگەڵ 4 کۆمپانیای هاوردەکردنی بنزین واژۆ کردووە. پێشقادر NRT هەولێر.